سوپاس بۆ بەڕێز سەرکۆجاف بۆ ئەو وتارێک. بروسکەی ماتەمینی بەڕێز سێرۆخان بۆ بنەماڵەی بەڕێزی خوا لێ خۆش بوو محەممەد ڕەشید عەبدوڵڵا ناسراو بە حەمەڕانی بە ناوی خۆم و سەرجەم هەڤاڵانی مەکتەبی سیاسیەوە پرسە و سەرخۆشی خۆمتان پێڕاگەێنین و لە ناخی دڵەوە بەشداری خەمتانین و لە ئێزدانی مەزن داواکارێن ڕۆحی کۆچ کردو بە بەهەشتی بەرین شاد بکە و سەبوریش بە کەس و کار و سەرجەم بنەماڵە بەڕێزەکەی ببەخشێ و ئەمە دواهەمین خەمتان بێ. ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون. هێرۆ ئیبراهیم ئەحمەد. بەڕێزان داوای لێبوردنەکەین کۆمەڵێک بروسکەی زۆر هاتووە کە کات دەرفەتمان پێ نایە هەمووی بخوێنینەوە، بەس ناوی ئەو لایەنانە ئەهێنین کە بروسکەکانیان ناردووە لەگەڵ ڕێزدا. کۆمیتەی 25 کورساتی یەکێتی نیشتیمانی کوردستان، کۆمیتەی ڕێخستنی کاسبکارانی یەکێتی نیشتیمانی کوردستان، بنەماڵەی خاڵە حسێنی کەڵەکن، مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان ناوەندی دەرەوە، بروسکەی ماتەمینی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڕێزان ئێستاش هەمومان با پێکەوە بەشێک لە کارە هونەریەکانی هونەرمەند حەمەڕانی ببینین لە ڕێگای سینەماڤژنەوە. هەموو ئینسانێک من کە ناوم محەممەد ڕەشید عەبدوڵڵایە لە شاری ڕانی خۆشەویست لەدایک بووم. بۆ پرسیارەکەش کە پێم دەڵێن حەمەڕانی، زۆر کەس لەو پرسیارە سەری سوڕماوە. من بە ئەسڵ دایک و باوکم کۆیینە. هەموو خزمان و قەومان پێم ئەڵێن تۆ بۆ ناوت لە خۆ ناوە حەمەڕانی عەفوو بۆ ناوت نییە حەمەکۆیی. لەسەری ڕاستی دەگەم، بەڵام من لە شاری ڕانیە هەر بە حەمە ڕەشید ناسرا بوو. بەڵام ساڵی 1991 کە کوردستان ئازاد کرا هاتم لە شاری سلێمانی دانیشتم. یەکەم برادرم لە شاری سلێمانی کاکجەزای ساز بوو، خۆم پێ ناساند و یەکترمان ناسی. یعنی بەڕاستی دەستی گرتم لە ناو هونەرە کە تۆ کارشی جوان تێ و دەستڕنجینی لە ساز و مۆسیقایە، هەڵ دەکەم لەگەڵم ئیش بکەیت. هەر ئەو ڕۆژەکە خۆم پێ ناسان دوانی ڕێەکەی چین بۆ حەفلەیەک کە سازم لێدا، یەکسەر پێی ناسان بە خەڵکی سلێمانی ناسان ئێستاش ئێوە و عازف سازی سلێمانی کاک حەمەڕانی. ئەو حەمەڕانیە لە دەمی کاکجەزای سازەوە خۆشحاڵم کە ئەو ناوەشی لێناوم، سەربەرزم بەو ناوە پیرۆزە شای ڕانیە، کاکجەزای ساز ناوی لەناو حەمەڕانی.
یا بەخەندا و پێکەنین و چاوی مەخموری دڵی بردم یار بەخەندا و پێکەنین و چاوی مەخموری دڵی بردم ئەو لە مەکتەب دەرسی سحری خوێندووە ئەو لە مەکتەب دەرسی سحری خوێندووە بۆیە یار وا فێڵی لێ کردم یار ئەمان 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 خانەنشینی پێشمەرگەی دێرینم خانەنشینێکم هەیە موچەیەکم هەیە لەگەڵ ئەو تیپ مۆسیقایی خۆشم کۆنسێرت و شتەکانم ئەبە مەسەرەگەر هەبێ هەر کارێکی هونەریمان هەبێ ڕۆژانەش دەستندیکای هونەرمەندان کاتی خۆم لەگەڵ دۆستان و برادەران ئەبە مەسەر زیاتر لە لەگەڵ سەدا خدرە زۆر خۆشەویستە لەلا ڕۆژانە ئەگەر ڕۆژە دوو ڕۆژێکتر نەبینین ناوانێت دە تەلەفۆنم بۆ بکات تا بچم بۆ لای وەکو کارێکی هونەری وەکو خۆشەویستێک بۆ هونەر بۆ سندیکای هونەرمەندان دەچم لێ دادەنیشم کاتی خۆم لێ ئەبم بەسەر هەموو ئینسانێک لە گۆشت و ئێسخان و خوێن دروستکراوە نییە بەڵام هەر کەسە و بۆ چوونێک و هەر کەسە و تەبیعەتێک و هەر کەسە و خۆشی و ناخۆشێک دڵی خۆیدا هەیە من لە دەرەوەش باوەڕ ناکەم لە کەس تۆڵە بم یعنی زۆر جار هەیە کاکسەدار کە زۆر تێکەڵم لەگەڵی یان کاک جەزا و ئەوانە حەز دەکەن تۆزە بە تۆڕەیە قسەیان لەگەڵ بکەم من لیان تۆڕە بم ئەوان پێکەن ماسنڕە ئەو کاتەیە تۆمان خۆشەکە تۆزە لێمان تۆڕایبی من لە ماڵەوەش بەدەمی خۆم نەبێ من وەکو باوەگریم لەگەڵیانە یعنی زۆر هێمن وەکو ڕەفیقێک بووم بەڵام واللهی حەمە زۆر هێمنە طبعا وەکو ڕەفیقی شوان لەگەڵ من قەد وەکو هاوسەر نەبووە لەگەڵما عاجز بوون و ئەو شتانە ئەوە هەر زۆر بەکەمی هەیە لە بینمان لەگەڵ مناڵەکانیش طبعا جارێ خاستن لەگەڵ گەورەکەم ئەڵەی بران نەگن وەکو باوکو کوڕ هەر عینەن دوو برادرن لەگەڵ ئەمانەشە هەر ئیتر ناڵی باوکو کوڕین یان ناڵی باوکو کچن عیلەکەمان یعنی وەکو ڕەفاقەتێکە لەگەڵمان نەک وەکو هاوسەرێک چکە هەمومان ئێمە لە ماڵەوە باوکو دایکمان هەبووە بەس ئەم زۆر جیاوازە لەگەڵ ئەوانەی تر
محمد رشيد شمشاط، رشيد محمد كلارنيت، نوساد عبد الله دب، ألين إبراهيم ضرب، إبراهيم عبد الله دهور، شباب سلام بالغان، توان رو كريم بالغان، جماوة. هزاری جان و مستی بدارانی شو خوب نخیتا برشپولی نخيتا برشپولی اشکی بیدار اشکی بیدار دانشو امان 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 ئەمڕۆ بەیادی شەوانی ساڵانی هەشتاکان هاوڕێیەکی ئازیز و هونەرمەندێکی گەورەی شارەکەمان دوای چەند ساڵێک دەگەڕێتەوە شاری ڕانی ئازیز و خۆشەویست لە ماڵی براچووکەکەیدا میوان ئەبێت و هەر لەم شەوەدا بەیادی جاران چەند گۆرانێک بە دەنگە زوڵاڵەکەی بۆ براچووکەی خۆی ئەکرەم چالاک ئەم شەو کاتێکی خۆش بەسەر دەبا. جەژن و بەهار و سەیران و خۆشی گشتی پیرۆزان ئای ئای گەردن نازادان
دەستە خۆ گەورەی بێدی خۆ گولام بێدی خۆم گولامم ئەمان ئەمان بەهۆی نەخۆشیەوە پێشمەرگە و هونەرمەندی میلی محەممەد ڕەشید عەبدوڵڵاه ناسراو بە حەمەڕانی لە شاری سلێمانی کۆچی دوایی کرد. تەرمەکەی بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە دۆست و هەڤاڵ و خزم و کەسوکاری و هونەرمەندان لە مزگەوتی ڕەشید لە شاری سلێمانی بەرەو گۆڕستانی شێخ ئەحمەدی بۆنخۆش بەڕێکرا و بە خاک سپێردرا. پێشمەگەی دێرین هونەرمەندی دێرین ژەنیار و گۆرانی بێژ ئەندامی کۆمەڵی هونەری میلی و سەرۆکیتی مەسخای کۆمەڵی پێشمەگە دێرینەکان بەڕاستی کۆستێکی گەورەیە کە بە ئاستەم جێگاکە پڕبێتەوە. حەمەڕانی ڕاستە خەڵکیڕانیە بەڵام لە سلێمانیە وەکو لە دڵی هەمووە نەچەسپەوە لە بینی هونەرمەندانانی بەڕاستی کۆستی ئەو لەبیر ناکرێن کارەساتێکی زۆر دیماوەیەکە دووچاری نەخۆشی دڵبوو بوو خەستەرێکیان بۆ کرد دیارە پێویستی بە شەبەکە و باڵام بوو زۆر بەداخەوە کە ئیتفریان نەکەوتکە و نەشتەگەری بۆ ئەنجام هاوڕێ و دۆستی کۆچکردوش ئەوە ڕوون دەکاتەوە حەمەڕانی خزمەتێکی بەرچاوی بە بواری هونەری میلی کردووە لە پێناو زیاتر خزمەتکردنی بواری هونەر. خەسارەتێکی گەورە بوو لە هونەری کوردی بەڕاستی کەسێک بوو هەم گۆرانی بێژە مۆسقاژەن لە 4-5 ئالەتی ئەزانی بەڕاستی ئەوەی من چاوەڕان ناکرد ئەمە بوو کاکە حەمە بوو بەڕاستی و ئەوەی ئێم هونەرمەندان چاوەڕانان نەکرد کاکە حەمە و یەکێک بوو لەو کەسانێکی قسە خۆش بوو ڕازگۆ بوو کەسێکی کۆمەڵایەتی بوو بەڕاستی لە کاتێکی زۆر ناسکە هونەرمەندانی بەجێش لە تەبەنێکی کووردا هونەرمەندانی بەجێشت بەڕاستی هەرچی بڵێن کاتەیە بەس سەرخۆشی خۆمان هومە هەموو سەرجەم هونەرمەندان ئاراسەی خێزانی ئەەکەین. لە مەڕاستیمێکیشدا تەرمی کۆچکردوو لە مزگەوتی ڕەشیدەوە لە گەڕێکی ڕزگاری بۆ گۆڕستانی کاک ئەحمەدی بۆنخۆش بەڕێکرا و لەوێ بە خاک سپێردرا. هونەرمەند محەممەد ڕانەیی لە ساڵی 1964 لە شاری ڕانیە لەدایک بووە لە ساڵی 1992 لە شاری سلێمانی نیشتەجێ بووە. هونەرمەند کەسێکی چالاکی بوارەکەی بووە هەروە گەندامی تیپی مۆسیقای داستانی سەوز و لێپرساوی گروپی تیپی مۆسیقای کولتوری پێشمەگەدێرینەکان بووە. لە زۆربەی بۆ نەو چالاکیە هونەرەکانی کوردستاندا هونەرمەند بەشداری کردووە و ڕۆڵی بەرچاوی هەبووە.
سەدا خدرا زۆر خۆشەویستە. سوپاس بۆ هەموو ئەو بەڕێز و لایەنانەی کە هاوکار بوون لە ئامادەکردنی ئەو بابەتە و بەرهەمەدا. بەڕێزان ئێستاش بەڕێز کاک عوسمان سێدەری وتاری ئەنجومەنی باڵای کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکان پێشکەشەکە با بفەرمێت. بروسکەی ماتەمینی تیپی مۆسیقای فۆلکلۆری کورد. ئامادەبانی بەڕێز خوشک و برایانی خۆشەویست، زۆر بەداخەوە ئەمڕۆژ لە چلەی ماتەمینی هاوڕێیەکی ئازیز و خۆشەویستمان لەم هۆڵەدا کۆبووینەتەوە و ماتەم ئەجێڕین. خۆزگا ئەم کۆرگرتنەمان بۆ یاد و بیرەوەری داستانێک لە داستانە گەورەکانی شۆڕشی نوێی گەلەکەمان بواە. کاکە محەممەدی پێشمەرگە و هونەرمەندیش هەر وەک زۆربەی کاتەکان ئامادە بواە و بە دەنگە خۆشەکەی بەدەست و پەنجە و مقامە جوانەکەی هەمووانی بهێنایەتە جۆش و خرۆش. بەڵام قەدەر کاروانی خۆی کاروانی ژیان چۆن بێت و چۆن بڕوات مەحاڵە کەس بتوانێت ڕێڕەوەکەی بگۆڕێت. بەڵام گرنگ ئەوەیە تا دوا هەناسە لە کاروانی گەل و نیشتیمان دانەبڕێت. تا ئازیزان و خۆشەویستانی دوای خۆمان ئاوا بەڕووی سوور و سەری بەرزەوە یادمان بکەنەوە. ئەگەر یادێکی ئاوامان بەنسیب ببێت. من لێرەدا بە ناوی هاوڕێ و هاوسەنگەرانمان بە ناوی سەرجەم ئەندامانی کۆمەڵەی پێشمەرگە دێرینەکانی کوردستانەوە پەژارە و هاوخەمی خۆمان دەرئەبڕین بۆ بنەماڵەی سەربەرزی کاکە محەممەد ڕانەیی، کاکە محەممەدی پێشمەرگەی دێرین و پێشمەرگەی هونەرمەند. سڵاو لە هەموو تێکۆشەران و هونەرمەندانی شاخ و شار، ئەو هونەرمەندانەی کە تا دوا هەناسە لە خزمەتی گەل و هونەری ڕەسەنی کوردیدا بوون. سڵاو لە جانی پاچی سەرجەم شەهیدانی کورد و کوردستان. سوپاس بۆ ئامادەبانی هەمووتان. زۆر سوپاس. سوپاس بۆ بەڕێز کاک عوسمان سێدەری بۆ ئەو وتارەی. ئێستاش بەڕێز کاک ئەکرەم چالاک هاوڕێی مناڵی هونەرمەند وتەیەکی کورد پێشکەشەکە با بفەرمێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، ئامادەبانی بەڕێز ماتەم جێران، هاوڕێ و کەس و کاری بەڕێزی هونەرمەندی کۆچکرد و کاکە حەمەڕانەی، بەر لە هەموو شتێک دەمەوێت بەناوی خۆم و هەموو هاوڕێ و برادرە ئازیزەکانی هونەرمەندی کۆچکرد و کاکە حەمەڕانەی لە دەڤەری ڕاپەڕین سەڵاو و درود بۆ گیانی پاکی ئەو برا کۆچکرد و ئازیزەمان بنێرم کە لە ماوەی ژیانیدا هەوێنی برایەتی و هاوڕێیەتێکی ڕاستەقینە و پەیوەندیەکی دۆستانی بێ گرۆ و گۆڵ و پاک و بێگەر بوو. چرسکیەکی کۆڕی شەوان و گربوونەوەی شادی و خۆشی دۆستانە بوو. کاکە حەمەڕانی لە ژیانی دوای مرگیشیدا شەبەنگ و خەرمانی ڕۆحە شاد و بێوەکەی و ڕژێنەری هەموو یاد و یادگاری و خۆش و ناخۆشەکانی ژیانی هاوڕێیەتیمانە و لە ساتە وەختێکی یادکردنەوەشی داوەکو هەمیشە دەبێتە میوانی کۆڕ و دانیشتەکان و ڕۆحی پیرۆزی یەک بەیەکمان لە ئامێز دەگرێت. بەڕێزیان هونەرمەندێکی پێشمەرگە و پێشمەرگەیەکی هونەرمەند و چالاکەوانێکی مەیدانی خەبات و کوردایەتێکی پێشکەوت و خواست بوو. هزر و بیر و دڵ و دەروون و خەیاڵ و ژیانی لە بواری خەبات و هونەردا. دەستە چیلەی داگیرستاندنی مەشخەڵی ڕابوون و خۆشەویستی بوو بۆ هونەر و گەل و نیشتمان و نەتەوەکەی. حەمەڕانەی دڵسۆزی وای لێکرده بوو کە بە ژیان و باری گوزەرانە ناجێگرەکەی پێشوویەوە ماڵەکەی بکاتە مەڵبەندی نێوەندێکی هونەری گەورە و بارەگای ئاواز و گۆرانی. وەفاداری وای لێکرده بوو کە هەمیشە لە گەروی خەمەوە
لە هەناسەی بە هیوابوونەوە سترانی وەفا بچرێ بۆ نیشتیمانێکی سوودماک و کوردستانێکی مەزن. ئەو بۆ خەمەکانی گۆرانی دەگوت، ئازارەکانی دەلاواندەوە، تارا و بەرگی خۆشی و بەزمی گەرمی بەسەر ژان و کۆژانەکانی دادادەدا و بە بزە و ڕوویەکی شیرین و خەندەپژینی دڵەکانی دەکرد. من ئەو ڕاستیە دەزانم کە ڕەنگە قەڵەم و پەنجەکان نەتوانن وێنای گەورەی ئەو پیاوەک و دووڕانیە بکەن. بۆیە تەنها ئەوەندەمان لەدەست دێ کە بۆ هەمیشە یادی ئەو برا ئازیزەمان بە زیندوی لە هەست و ناخ و دڵماندا بهێڵینەوە. لە کۆتاییدا سەری ڕێز و نەوازش لە بەردەم ڕۆحی باچی حەمەڕانەی برامان و هەموو هونەرمەندانی جوانەمەرگ و کۆچکرد و خەباتگێرانی ژیاندا دادەنوێنین. لە ێزدانی مەزنیش دەپاڕینەوە کە گیانی پاکی بە بەهەشتی بەرین شاد بکات. ماڵ ئاوا ئەی پێشمەرگە قارەمانەکەی دەڤەری ڕانیە ماڵ ئاوا ئەی هونەرمەندە ئازیزەکە و وەرزشکارە ئازیزەکەی شارەکەمان ماڵ ئاوا. سوپاس بۆ هەموو هونەرمەندانی شاری سلێمان و ڕۆشنبیران و زۆر سوپاس. سوپاس بۆ بەڕێز ئەکرەم چالاک بۆ وتەکەی. بەڕێزانی ساش چەند خەڵاتێکی ڕێزلێنان بەسەر خانەوادەی هونەرمەندی کۆچکرد و دابەژەکرێ داوا لە هاوسەری کۆچکرد و واروە ڕەشیدی کوڕی هونەرمەند دەکەین با بفەرمون بۆ وەرگرتنی خەڵاتەکان. هەر یەک لە بەڕێزان کاک فەریدون دارتاش و هەروە بەڕێز کاک محەممەد فەتاح خەڵاتەکانیان پێ ئەبەخشن داوا لەو بەڕێزانەژەکەین با بفەرمون.